هندێک تایبەتمەندی خۆی هندێک تایبەت وڵاتێکی خۆی هەیە چاک خراپ دڵی بە وڵاتەکەی خۆی خۆش زبانێکی چاک خراپ بۆ زبانەی فەرهەنگێکی مێژوویەکی هەیە چاک خراپ دڵی بەو مێژووە و بەوەی خۆش وەکتو فەرەنجێکی ئاداب و ڕسمێکی دانیشتنی هەستانی شینی شایی نانخواردنی لێباس دەبەرکردنی هاتو چۆی مەجموعی ئەو شتانشی هەیەوەی خۆیەتی هەر بە کۆمەڵی ئینسانی ئەوەی لە دنیادا بەش کراوە بە کۆمەڵی چکۆلەکە هێندێک تایبەتمەندی خۆیان هەیە وەکو بڵێن تایبەتمەندی میلی پێ بوو کوردیش هیچ پێ نە زیاترە نەکەوت بۆچی دەبێت یەکی ڕووس بڵێ بەڵا افتخار بکە ئەمن ڕووس فارسێک افتخار بکە ئەمن فارسن بەڵام کوردێک نەوێرێ بڵێ کورد یعنی عیب بێ بڵێ کورد نەخ کورد نە زیاتری دەبێت نەکرد وەڵا بژ میلەتێک وەکو ئەو میلەتانەی دنیا ئەو شتانە تایبەتی خۆم هەیە خاچی خۆم هەیە وەکوتم چاکی خراپ مهم نیە کوردستان هێندەکە دەڵێن لە کوردستان جوانتر لە دنیادا نییە کارم بۆی نیە ئێستا ناحەزە جوانە هەر بۆ دی فارسەکە پێ ئەبینێ بۆ دی تورکەکە پێ بۆ بڵێ فەڕەنسەیەکە پێ ئەبینێ بۆ ڕووسەکە پێ ئەبینێ بۆ بدرێت نەخێر تۆ ئەوەی لە من مەگرە وەکو خۆتم حساب کە من بڵم کرد وەک تۆ دەڵێ بەڵا من فارسم مەسەلە یا من فەڕەنسەی ئینگلیسی مش بڵم کوردم جا ئەو دەمی کە گەیشتنە سەفرەیە کە کۆدەتۆیان قسە